ڕۆژە ڕۆژان تۆ بوویتە وەزیری گەشت و گوزار چی مەشروعەکە لەوەدەستا بێ؟ وڵای چاوەڕێی وەزیری ناکە. وەکو خۆتان زان کوردستان شوێنی هاوینە هاواری زۆرە و شوێنی سەرنجڕاکێشی زۆرە بۆ ئەوەی خەڵکی بیانی خەڵکی دەوروپشتمان بێتە ئێرەوە. بەڵام زۆر بەداخەوە من پسپۆر نیم لەو شتا حەزەکەم نییە ئەو پرسیارە ئاراستە یەکێکە کە پسپۆڕی هەبێت و بتوانێت نییە بە شێوەیەکی تەفسیری بە شوێنێکی علمی و بە شێوەیەکی زۆر زانیاریانە ئەو شتانە نییە پێشکەش بە ئەوەی کات و خزمەتگوزاری بە کوردستان و خزمەت بە خەڵکی کوردستان بکات. گەشت و گوزارە بەم کاتۆ نەشەوە بڕیت بۆ وەزارەتە پۆستی ئەو وەزارەتە نایتە چییە؟ ئەگە بۆ کارتنەوە بێ باڵێ داوای یەکەم بری بە وەزیری گەشت و گوزار چییە؟ یعنی تێناگەن لە پرسیارەکە تێنە داوای ئەوە لێ بکەن ببی بە وەزیری گەشت و گوزار چ مەشروعێکە بێت بۆ وڵات؟ وڵاتەوە مەشروعی کە پێویستکە لە برای گەشت و گوزاریاو لە پێشخستنی وڵات و کوردستانە بەڕاستی شوێنی گەشت و گوزاریمان زۆرە. یعنی پێویست چاکە کە باخی پێ بدرێ لەبەرەوەی ئێستا بە مۆزعەشمانەوە کە گەشت و گوزارمان دواکەوتووە بەڵام بە 20,000 و بە 40,000 و بە 50,000 خەڵکی ئێران و خەڵکی بڵێن خەڵکی جنوب ڕۆمانتیەکە کە هەرواشین بۆ شوێ ئێگەر پێشکەوین ئەوە بە 2 ڕۆمانتیەکەن. وڵاتە بتوانم ئیشی زۆر چاکەکەم هەوڵی ئەوە ئەم پاکوخایانی لە شارە هەبێت و هەر کەسێکیش کاچێ بۆ گەشت و گوزار ئەلاگەبەرێ لەگەڵ خۆیان پیسی و خۆڵ و خاشاکی تێ بکە و دوای خۆی شوێنەکەی خۆی بە پاکوتەمیزی بەجێبێڵێ و هەروەها لەبەیە چەند کەسانێک تریش دوای ئەوەچنە و شوێنە دانیشن تا پاکوخایون بۆ خۆیان باشترە. نەگەر ببم کارێکەکەم کە ئەو شوێنانەی کە تایبەت دانراون بۆ گەشت و گوزار کارێکیان لێ بکەم جۆرێکیان لێ بکەم کە بە جوانی خەڵکەکە دەستخۆشی بکات یا ئەگەریش نەشم توانی ئەتوانم ڕێگە بە کەسێکی کە بدەم کە ئەو ئیشە بکات. دارە ڕوێنم ژینگا پارێزم بەڕاستی ژینگەکەشمان زۆر پیسە. لای گەشت و گوزار ئێمە هەموو ناوچەکانمان گەشت و گوزاریە پارێکی زۆر تەرخانەکەین لە ڕێ ئەو داهاتەی کە وەبەریێنین بۆ خزمەتی وڵاتەکەمان پێش هەموو شتێ خۆشکردنی ئەو ناوچانە وەکو دوکان وەکو قەراغ وەکو هەموو ناوچەکانەوە تا ئەحمەداوە ئەو ئێرانیانە هاتەبوون سەیران کردبوو ئەیانوت ئەمانەی لای خۆمان هیچی لە شمالی ئێران ناخۆشتر نییە هێبەست خزمەت نەکراوە. کەواتە خزمەت گوزاری گەڕێنیتەوە بۆ ئەو شوێنە گەشت و گوزارانەوەڵە چی لە ناو شارە ئاکەیت؟ وەڵای لە ناو شارە بە تایبەتی جادەکان خۆشەکەین ئوتێلی خۆشی تیاکەینەوە خەڵکەکەی وا لەکەین کە دڵی خۆش بێ دڵی بە وڵاتەکەی خۆی خۆش بێ. من دڵنیام قەت نامە وەزیری گەشت و گوزار و خەونی شم نییە ببمە وەزیرە و مەرتەبەیەکی دیراسی شم نییە بڕوانامەیەکی وام نییە بگەمەوە بەڵام پێشنیارم هەیە گەر کەسێک وەزیری گەشت و گوزار بێ و نزیک بێ بە نزیکی پێ بگەم بتوانم ئامۆژگاری بکەم. پێم وایە ئاو هەوا و خاک و مەناخی کوردستان زۆر لەبارە کە بکرێتە نمونەی وڵاتێکی سەیاحی چووکم خۆی بە طبیعەتی سروشت بە طبیعەتی طبیعەت خاکی کوردستان تۆزێک خزمەتی بکەی هەموو بستێکی هاوینە هەوارە و ئەم وڵاتە پێم وایە چەندێک لەسەر نەوت پێی لەسەر نەوت دانا و لەسەر نەوت ئەژی حەزەکەم لە ئێستاوە گەشت و گوزار ببێتە بەدیلی نەوت ببێتە بەدیلی ئەو سەرچاوە سوشتیانەی کە کۆمەلگاکە پێێژی لە ئێستاوە بایەق بیرە بە جوانکردن و ڕازانەوەی کوردستان لەبەر ئەوەی هەواکەی ئاوەکەی خاکەکەی خۆی هاوار دەکات دەڵێ خزمەتم کەن من بە هەشتێکی سەر زەمینم. پۆستی وەزارەتی گەشت و گوزار بن بە تۆ
چ شتێکە لە خاڵایە دوای کە شەبەتەکە خواردەوە وەڵامەتەکی داوادانکردنەوەی سێرانگاکان بەڕاستی ئێستا زۆر شوێنەیە هەر خزمەت گوزاری نییە چ لە شوێنە ئەحماوە هەتا شتێ شوێنەکان ئەسڵەن بە شوێنێکا سەرەکەی ڕێگەڵی ئەفغانستانە وەکو میکانیزمێکی ڕاستەقینە گەر بێت و ئێمە وەکو وەزیرێک لێەوە قسەی بکەین سەبارەت بۆ پۆستێکی هەمان ئێمە بێ سەرەتا پلان دابڕێژین کە وەزارەتی پلاندانە بێ پلان دابڕێژێ کوردستان پارچە زەویەکی زێڕینە بۆ گشتگاڵکردن بەشتی گوزاریش بۆ گشتگا هەڵبەتە بۆ گشت گوزاریش بەڵام لە ڕووی ئێحمال کراوە بەڕاستی لە هەموو ڕێکەوە ئێحمال کراوین ئەو پۆستە وەرگیت ئیهمالی ناکەیت ئیترمەک و گەنجە ئەو کاتبینە سەڵات نە ئینشەڵڵا ئەگەر ببم ئەبێ هەموو مەشروعێک ڕێگاوبان ئامادە بێ خۆش بێ بۆ کشت و گوزار وتێل و شت بە شێوەیەکی جوان بێت بتوانم یارمەتی کشت و گوزار بم چکار لە هەموو شارێکە خەڵکێت ڕۆکاتە ئێرە ئەگەر نەشتوانم ئەوەی باشە هەرواز بێنم باشترە هەموو شوێنە گەشت و گوزارەکان ئاوادانەکەمەوە پێداویستی تایبەتیان بۆ دابینەکەم ئەگەر ئەم پۆستە وەرگرم هەڵبەتە ئەم کوردستانە هەموو یەکەم بە جوانترین دیزاین لەو بابەتانەی کە خۆم بەدڵمە لە گوڵ ئەنجە لە گوڵزارەکانی ئەتریشی پیا ڕژیت حتمما ئەو گوڵانە بێ بۆ ناربن من ئەگەر بۆ میلەتەکەم بێ ئەیکەم بەڵام ئەگەر بۆ دەستی حیزب و ئەو شتانە بێ نەوەڵا نایکەم و سانسۆرم لەسەر بێ بە هیچ شوێ نایکەم کە سابەتەکەی خۆم کە و فرۆشتەکەی خۆم زۆر لەوە پێ باشتێکە کە سانسۆری حیزب و حکومەتم لەسەر بێ بە هیچ ئەو شتە جێبەجێ ناکەم بەس ئەگەر لە خزمەتی میلەتەکەما بێت و ئەم دەسەڵاتە بگۆڕێت و چاکسازیکی تەواو بکرێت و ئەوەی کەسی شیاوە بێتە شوێنی شیاو منیش ئامادەم بە هەموو شوێ هاوکاری و حکومەتە بکەم بەڵام لێستا نەخێر ئەمەی خۆمم پێ باشێکە لە کورسی هەموو دەسەڵاتەکان نەک کورسی گەشت و گوزاریش گەر بووم ئەو باخ و باخاتانی کە داژی کراوە کە سعرەکان ناچۆتە 100 دەفتەر و 120 دەفتەر کە کاتی خۆی شوێنێ بوو کەس ڕوشی تێنەکەسە دۆنمێ عەلە چۆتە 100 دەفتەروانە لە سیتەکۆوانەوانە هەمی ئەجێرمەوە بۆ خاوەنەکانیان و ئەو شوێناناکەم بە شوێنی هاوڵاتی و بۆ گەشت و گوزاری خەڵکی فەقیر خەڵکی داماوە چکوا بێ هەمی وەکو یەک سیر کرێ نابێ ئەو قەسر و قسووری تیاکە و تەلبەنێکی تیا بکات و بیا بە 100 دەفتەر وڵای ئەم وڵاتی تا گۆڕانکاریێکی بەسەرانێت ئەو پۆستە هەموو خۆم شخصی خۆم ئەگەر بشمگەن مەوەزی وەری ناگرم بۆچی وەری ناگریت چونکە سەیرەنگاکان سەرەکی لە دەستی حیزبەکانە بڵین بۆن سەکردایەتی خۆیان لێداناوە بێنەوە سەری ڕەشە گیراوە تا پێیز ناکە قەڵات چوارانە گیراوە پێیز ناکە ناویژمێنی بەس ئێتر تا یعنی ئەو هینە لە حیزبەکان نەسێنرێتەوە یان بەڕاستی ئەو پۆستە ئیسپادی چییە؟ نازم پرسیارەکە زۆر مفاجئە ئەسەم کتوب ڕێوەڵای هیچ خەریکی ئیشم پێویستە بە پارکێ نوقسانە پێویستە بە ئەم شوێنی سیاحی هەیە یانی شوێنێک نییە ئیسراحەتی تیابکەی شوێنێک نییە وەرزشێکی تیابکەی شوێنێک نییە یانچی جێ بگۆڕی ناو تەپتۆزی ناو شارەیە ژیانێکی خۆش نییە ژیانێکی سادە نییە ئەگەر داوا لێ بکەن ئەو پۆستە وەرگریت تۆ وەریەگریت من وەری ناگرم نەخێر بۆچی لە توانامان نییە هەڵم نامەوێت بۆچی ناکەوێت بڵای بە پێی بەڕێکە خۆم پێڕاکێشم دوکانارەیەکم لەوە باشترە ئەگەر ڕۆژە ڕۆژان بانیان کردی ببی بە وەزیری گەشت و گوزار دوکانەکەت بەجێ ئەڵیت بە وەزیری گەشت و گوزار نا ناتوان بەرپرسیارەتی هەڵگرم وا فێرم بەقەت بەڕێ خۆم پێڕاکێشم بەدڵنیایەوە نایکەم بۆچی نایکەم چونکە بەڕاستی لەم وڵاتە هەستەکەی کەسەکانی لە شوێنی خۆیان نین و پاشان من ئەگەر هونەرمەندێکم بەبێت لە کاری خۆمە ئیشکەم نەک بچم لە کاری چیا ئیشکەم بۆ نمونە پیانۆژەنێک کاتێکە ئیکەن بە وەزیر یەکێک لە هاوڕێکانی پێڵە لەو ڕوخانە ئەتەدا ئەو ڕوخانە چ کەسایەتی خۆی و چ بۆ وڵاتەکەشی بۆ لەبەرەوەی من کاتێکە لە پۆستێکە دائەنرێم ئەبێ شارەزام لەو پۆستەیە
شارەزایی تەواوم هەبێت لەو پۆسە نەک من لە مەجالێک و لە شوێنیشکە ئیشکەم و لە کاتیشکە ئیشکەم بەڵام خرێمە شوێنیشیکەوە بەدڵنیایەوە نایکەم ئەو پۆسە ئەگەر لە توانای خۆمان نەبێ نایکەم بە دڵنیایەوە ئەو شتاناکەم کە هاوڵاتیان داوایەکەن ئەگەر هاوڵاتیان تویان بەدڵ نەبوو وازە وەزارەتێنیت گومان بەتەکیت ئەی بەتاکی مشتە پێم نابێ بیکەم بەڕاستی ئەگەر وەکو کورد بیرکەمەوە ئەگەر وەکو ویژدان بیرکەمەوە ئەگەر نەتەوە پەرست بم یعنی پێویست ناکە کە شتێ بۆم نەکرا پێویست ناکا بیکەم چۆن ئێستا هەروەکوی شتێکی احتیادی مەسەلە من پۆستێکم هەیە لە کۆمپانیایەکەم ئەگەر نەیکەم ئەمەوێکە مای گلی دۆمیژێت ئەبێتە عیبە بۆ خۆم ئەو وەزارەتە ڕەفزیەکەم ئەگەر پسپۆڕ نەبم ئەو بۆستە حەز ناکەم وەرگرم ئەگەر وەریشم گر خەنداخەمە سەر لێوی هەموو کەسێک تۆکو بووکێک ئەگەر ڕۆژە لە ڕۆژان بوویتە وەزیری گەشتوگوزار چیەکەیت؟ وا فێرم بەقەت بەڕێ خۆم پێراکێش دوکانارەیەکم لەوە باشتر ئەمەی خۆمە پێ باشەیەکە لە کورسی هەموو دەسەڵاتەکان نەک کورسی گەشت و گوزاریش